بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە یادی 28 ساڵەی ڕاپەڕینی خەڵکی کوردستان نزیک دەبینەوە بەڵام تاوکو ئێستا بە تەواوەتی ئامانج و دەستکەوتەکانی ڕاپەڕین نهاتونەتەدی ئەم شەو بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر جعفەر عەلی مامۆستای زانکۆ و ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان هەروەها لە ڕانیەوە ڕزگار قادر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و مامۆستای زانکۆ تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. لە یادی 28 ساڵەی یادی ڕاپەڕین نزیک دەبینەوە و تاوەکو ئێستاش ئامانج و دەستکەوتەکانی ڕاپەڕین بەدی نەهاتوون. ڕاپەڕین بۆ کۆمەڵێک ئامانج ئەنجامدرا. یەکێک لە ئامانجەکانی خەڵکی کوردستان لە ڕاپەڕیندا بریتی بوو لە دروستکردنی دەسەڵاتێکی دادپەروەر و دامەزراوەیی. دوای 28 ساڵ هەرێمی کوردستان خاوەن دەسەڵاتێکە کە ستەم لە هاوڵاتیەکانی دەکات و نەیتوانیوە مافە سەرەتایەکانیان بۆ دابین بکات. ئێستا خەڵکی کوردستان گرفتی موچە و ئاو کارەبا و ڕێگاوبانی هەیە و خزمەتگوزاریە سەرەتایەکانی بۆ دابین نەکراوە، داهاتی هەرێمەکەشی تاڵان کراوە. جگە لەوەش لە دوای ڕاپەڕینەوە دوو حیزب دەستیان بەسەر دەسەڵاتدا گرتووە، ئامادەی ئاڵوگۆڕی دەسەڵات نین و باوەڕیان بە دیموکراسی و هەڵبژاردن نییە. هاوکە دوای زیاتر لە چارەکە سەدەیەکیش لە ڕاپەڕین خاوەنی حکوومەتێکی یەکگرت و یەک ئیدارە نین. ئێستاش بەهۆی ڕێکنەکەوتنی پارتی و یەکێتی خاکی هەرێم لە ژێر مەترسیدایە. لە لایەکی ترەوە یەکێکی تر لە ئامانجەکانی ڕاپەڕین بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵایەتی بوو لە نێوان بەرپرسان و میلەت، بەڵام ئێستا هاوڵاتیان لە دۆڵێکن کە خزمەتگوزاری تێدا نیە، بەرپرسانیش لە دۆڵێکدان و شاهانە دەژین. لە دوای ڕاپەڕینەوە بەشێک لە سەرکردەکان لەسەر حیسابی میلەت بوونە ملیاردێر لە کاتێکدا لە سەردەمی شاخخاوەنی پیاڵاوی لاستیک بوون. لە دوای ڕاپەڕینەوە بەشێک لە دەسەڵاتداران دەستیان بە گەندەڵی کرد و سەرەتایی گەندەڵیەکەش لە ئاودیوکردنی شۆفڵ و تەلیکارەبە و کەرەستەی بەنداوەکان بۆ وڵاتانی دراوسێ دەستی پێکرد. دواتریش لە سەرداهاتی خاڵە سنووریەکان پارتی و یەکێتی هەزاران هاوڵاتیان بەکوشدا و لە دوای 2003شەوە ئەو سەدا هەفتەی لە بەغداوە دەنێردرا لە نێوان خۆیاندا دابەشیان دەکرد. لە 2014شەوە دەستیان بە فرۆشتنی نەوت بەسەر بەخۆ کرد و بەو هۆیەشەوە خەڵکی کوردستان تووشی قەیرانێکی سەخت بوون و تا ئێستاش باجەکەی دەدەن. بەدی نەهاتنی ئامانج و دەستکەوتەکانی ڕاپەڕین لە کاتێکدایە 28 ساڵ لەمەوبەر خەڵکی کوردستان دژی ستەمکاریەکانی ڕژێمی بەعز ڕاپەڕین و کۆتایی بە دەسەڵاتی 35 ساڵی ئەو ڕژێمەیان هێنا. سەرەتای ڕاپەڕینەکەش لە شاری ڕانێوە دەستی پێکرد و لە کەرکووک کۆتایی هات. سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کاک دکتۆر جعفەر ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین ڕاپەڕین بۆچی ڕوویدا، دوای قسە لەسەرەوە دەکەین کە لە دوای ڕاپەڕین ئێمە چیمان دەستکەوت و حیزب و دەسەڵاتدارانی چیان پێشکەش کردی. زۆر سوپاس بۆ ئێوە. سلااو ڕێز بۆ لە یادی ڕاپەڕیندا، سلااو ڕێز بۆ خەڵکی کوردستان بەگشتی و خەڵکی دەواازی ڕاپەڕین و دەبەری پشدەر بە تایبەتی دەنێرین. سلااو ڕێزی تایبەتمان بۆ تەواوی ئەوانەی زۆر بەدڵسۆزیەوە لە ڕۆژی یەکەمی ڕاپەڕیندا خوێنی خۆیان کە دەشاباشی ئەو دەستکەوتانەی کە لە دوای ڕاپەڕیندا پێیان وا دەبن بە دەستکەوتی نیشتیمانی گەورە، ئەوان دڵسۆزانە لەو بوارەدا لەم پێناوەدا خوێنی خۆیان بەخشی. بەڵام دوجار ئەم سیاقە مێژووی و ئەم ڕووداوانەی دوای ڕاپەڕیندا هاتن شتی تریان پێگوتین. بەرحەڵ ڕاپەڕین ئێمە هەموو دەزانین یەکێک لە ڕووداوە گرنگەکانی نێو مێژووی هاوچەرخی ئێمەی کووردە، ڕووداوێکە کە دەکرێت بڵێن ڕاپرسێکی گەورەی جەماوەری و ڕاپرسێکی گەورەی نەتەوەی ئێمە بوو لە بەرامبەر ڕەتکردنەوەی فاشیزمی بەعز، لە بەرامبەر دەسەڵاتێکی ستەمکار، لە بەرامبەر یەکێک لە دەسەڵاتە هەرە گەورە ستەمکارەکانی نێو مێژووی هاوچەرخی عێراق، نوێ و هاوچەرخی عێراق. ئەم ڕەتکردنەوەیە لە بڕوای مندا ڕاستە ڕەتکردنەوەیەکی پۆزەتیڤ بوو، ڕەتکردنەوەیەک بوو
لەم هەموو کەڵەکەبوونی نائەدالەتی و بێدادی و ستەمکاریە سیاسی و کۆمەڵایەتی بەعس هاتبوو چ لە باری نەتەوەی چ لە باری سیاسی و چ لە باری کۆمەڵایەتی دەرحەق بە بیلەتێک کە هەزاران ساڵە مێژوویەکی دێرینی هەیە لەم بەشەی کوردستاندا. ئەمانە نەچینە زۆر نەچێن ناو تەفاسیلی ئەم ئەسبابانەوە، بەڵام بەگشتی ئەسبابی زۆر بوو، یانی ڕاپەڕین هۆکاری زۆر بوو کە بوو بەمای تەقینەوەیەکی جەماوەری گەورە، بەڵام لەم تەقینەوەیدا ئەوەی کە گرنگ بوو جۆرێک لە کۆدەنجی نێو فرەڕەنگەکان هەبوو، ینی ئەم کۆدەنجە لە دوای ڕاپەڕیندا بوونی نامێنێ، ئەم فرەڕەنجە دوجار دابش دەبێتەوە بە شکڵێکە بە شکلێکە کاریگەری و سلبیاتی ئەجگار گەورەی دەبێت بۆ نێو مێژووی ئێمە بۆ سەر دەستکەوتەکانی ڕاپەڕینیش. ئەم فرەڕەنجەیەک لە جوانەکانی ڕاپەڕین بوو کە بە یەک گوتار دەتوانم یەک گوتار بەستم لەوەیە کە ئێمە توانیمان بە هاوبەشی هەموو ڕەنگە جیاوازەکان هەموو دەنگە جیاوازەکان بە هاوبەشی لە نێو ڕووداوێکدا ڕووداوێک هەمومانی کۆ کردەوە دش بە خاڵێک کەستەمکاری بەعز بوو، دش بە دەسەڵاتێک کە دەسەڵاتی بەعز بوو. بەڵام بەڕاستی ئێمە لەو کاتەوە یەکێک لە خەلەلە گەورەکانی خەڵکی ڕاپەڕی و چه ئەوانەی کە لە شاخ هاتوونەوە و چه ئەوانەی کە لە نێو شاردا بوون و مشارەکەیان کردووە بەشداریان کردووە لە ڕووداوی یەکەمی ڕاپەڕیندا بیتیە بۆ لەوەی ئێمە بە ئەسمان وەکو دەسەڵاتێکی ڕوود بینی وەکو دەسەڵاتێکی مجەڕەد بینی وەک تەنها بریتی بۆ لە دەسەڵاتێک ئامانجی ئێمەش و ئامانجی خودی ینی ڕوئیایەکی ڕوون نەبووە بۆ دوای ڕاپەڕین چی دەکەی، نە حیزبی کوردی ئەم ڕوئیای ڕوونەی هەبوو، نە خەڵکی ڕاپەڕیوش ئەم ڕوئیای هەبووە کە بەرەو کوێ دەڕوا لە دوای ڕاپەڕین دەیەوێت بەرەو کوێ ببە، ئایا تەنها بەتەنها بریتیە لەوەی کە تۆ لە دەسەڵاتێکی ستەمکار دەربازبی کە ناوی حیزبی بەعسا، ئایا بریتیە لەوەی کە تەنها تۆ لەم دەسەڵاتە ڕووتا خۆتدا بماڵی و جوگرافیایەک جیا بکەیەوە و لەم جوگرافیایەدا بژی دوور لە دەسەڵاتی بەعس و دەسەڵاتی بەعسی پێنەگا، یا بریتیە لە خەون و ئامانجی تر کە دەکرێت ئێمە دواتر قسەیان لەسەر بکەین. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر داتەکەڕێم بۆ لای بەڕێز. ئەگەر بچینە ڕانی لای مامۆستا ڕزگار. مامۆستا زۆر سوپاس بۆ بەڕێزتان. بە بۆ چوونی بەڕێزتان ئەو دەستکەوت و ئامانجانە چی بوون کە خەڵک ڕاپەڕینی بۆ کرد، ینی ئایا دوای ڕاپەڕین ئەو دەستکەوت و ئامانجانە هات نەدی؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە، سڵاو لە کەناڵی لە کارمەندانی کەناڵی ئاسمانی پێیان و سڵاو و ڕێز و حرمەتیش لێرەوە لە ڕێگەی شاشەڵێنینەکەی کەناڵی ئاسمانی پێیانەوە لەگەیەنین بە هاوڵاتیانی دەڤەرەکەمان کە دەڤەری ڕاپەڕی سونێری بیتوێن پشدەر و بەخراتینیشی گەرمیوانە بەڕێزکەشان دەکەین. گومان لەوەدا نییە بەڵێ خەڵکی ڕاپەڕی دەڤەری ڕاپەڕی بە ئامانجی گەورە و بە خەون و خولیای گەورە ڕاپەڕی 28 ساڵ بەر لە ئێستا هەستان بە وەزەرخانێکی مێژووییان لە مێژووی گەلی کوردستان و لە شۆڕشی ڕزگاری خوازی گەلی کوردستاندا ئەنجامدا و بە ئامانجی گەورەوە هەنگاویان ناقوربانی زۆریشی لە پێناودادرا. بەڵام ئەوەی کە تێبینی دەکرێت ئەمڕۆ لە ڕاستیدا ئامانجەکە گەورەکانی خەڵکی ڕاپەڕی 28 ساڵ لەمەوبەر خەریکن بە دەستی خۆمان لە گۆڕ دەنرێن، خەڵک لەبەر بێدادی ڕاپەڕینی ئەنجامدا، بەڵام تەماشا دەکەی لە ئێستادا لە ژێر بێدادیدا ژیان گوزەر دەکات، خەڵک لەبەر ژیانی ناشایستە ئەو کاتە ڕاپەڕی، بەڵام ئێستا سەیرەکەی هاوڵاتیانی ئەم هەرێمە لە ژیانێکی ناشایستە بەخۆیاندا ژیان بەسەر دەبن. دوای 28 ساڵ لە ڕاپەڕین و بەرەنجامەکانی ڕاپەڕین ئێستا سەیرەکەین بەهۆی جۆرێک لە مامەڵەکردنی نادروست لەلایەن هێزە دەسەڵاتدارەکانی دوای ڕاپەڕین هەتا ئێستا هەرێمی کوردستان گەیشتۆتە قۆناغێک، هاوڵاتیان لەم هەرێمەدا ئێستا لە بارێکی ژیانی ناشایستەدا دەژین. هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێستا لەگەڵەوەیکەوە خەریکە سەرماوسۆڵەی زستان بەسەرداچێت، بەڵام هەتا ئێستاشی لەگەڵدا بێ نەتوانراوە چەندی تێک سوتەمەنی بە هاوڵاتیانی ئەو هەرێمە دابین بکرێت لە کاتێکدا کە بە خۆی لەسەر دەریای سوتەمەنی دەژین. هاوڵاتیانی ئەم هەرێمە ئێستاشی لەگەڵدا بێت موچەی قوتکراوە و بڕاوی یاخۆ پاشقەوتکراوی ساڵی ڕابردووشان هەتا ئێستا بەتەواوی نەداوەتە کارمەندان و فەرمانبەرانی حکوومەت. هاوڵاتیانی ئەم هەرێمە تاکە نەفەسێک تاکە وێزگەیەک کە نەفەسی تێدا بدەن و
بەرامبەر بە بێدادی بڵێن نەخێر هەڵبژاردن بوو بەڵا وە دەرەنجامەکانی هەڵبژاردن لەگەڵەوەیکەوە هەڵبژاردن ئەنجامدرا و ئەو تێبینیانەشی کە لەسەری دەبا لە کاتی خۆیدا بەڵام دوای 5 مانگ زیاتر ئێستا لە دەرەنجامەکانی هەڵبژاردن هەتا ئێستاش حکوومەتێک تشکیل نەبوو بۆی کە بتوانێت خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کات بۆیە ئەگەر لەم دیدەوە سەیر دەکەی ئامانجە گەورەکانی ڕاپەڕین کاتی خۆی کە خەڵکی هەرێمی کوردستانی لە پێناودا ڕاپەڕی خەریکم بەدەستی خۆمان لەبار لەبێن ئێستا لە قۆناغێک داین هەنگاو بەرەو ئەوە دەنرێت کە پێشتر وەی شومە و هەژموو یان شێوەیەک لە دوو ئیدارەیی بەم هەرێمەوە دیار بوو ئێستا هەنگاو بەرەوە ئەوە دەرێت کە هەرێمێکی سێپارێزگایی بەرەو دوو ئیدارەی هەنگاو دەنێت لەبەرەوە ئەگەر سەیر دەکەین لە ڕاستیدا ئامانجە گەورەکانی ڕاپەڕین ئێستا لەبار براون. بەڵێ یەکێوە کاریەوەی کە ئامانجەکان لەبار براون پێ دوایە تەنها دەسەڵاتداران خەڵکیش هۆکارە؟ گومان بەبێ گومان دەسەڵات پشتی سەرەکی بەردەکەوێت لە بەلاڕێدابردننی ئامانجەکانی ڕاپەڕین خەڵکیش بە ئەندازەی خۆی بەرپرسیارە بەڕاستی بە تایبەتێش لە وێزگەکانی دەنگدان و هەڵبژاردندا کاتێک کە خەڵکی ناڕازی ئیرادەی تەزویر دەکرێت کاتێک کە خەڵکی ناڕازی ئیرادەی تێک دەشکێنرێ لە هەمان کاتە خەڵکەکەش کە جۆرێک لە ئیسیجابێت بۆ ئەم جۆرە پەیام و مەسەجە سیاسی هێزە دەسەڵاتدارەکان هەبوو لە هەڵبژاردنەکاندا بەردەوام نەبوو لەوەی کە بە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بڵێن نەخێر بۆ بێدادیتان بڵێن نەخێر بۆ نائیدارەییتان بڵێن نەخێر بۆ ناخزمەت گوزاریتان بۆیە لە ڕاستیدا خەڵکیش بۆ بە ئەندازەیەک بەرپرسیارەتی دەکەوێتە سەرشان چونکە پێویستە ئێرادەی گۆڕانکاری وەکو چۆن لە سەدەمی ڕاپەڕین دەستی پێکردووە بە هەمان شێوەش ئەم ئێرادەی گۆڕانکاری و بەرەو چاکسازی و چاکردنی بارودۆخی خۆمان هەمیشە زیندوو بێ لە ناو دڵ و دەرونی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بۆ ئەوەی کە هەر ئاستەنجێک هاتە بەردەم بەدیهێنانی ئامانجە گەورەکانی ڕاپەڕین ئاسانەکان لابرێت نەک لە بەرامبەر ئاسانەکاندا چۆک دادەین. بەڵێ سوپاس دەکەم دەتەگرێن بۆ لای بەرز دکتۆر سەبارەت بە دوای ڕاپەڕین ئێمە توانیمانە خۆمان وەکو خەڵک دەرباسکەین لەو ڕووداوە مێژویە یاخود ڕاپەڕین کۆتایی هاتووە؟ لە ڕاستیدا من بڕوام وایە ئێمە تاوەکو ئێستا لە نێو ئەم ڕووداوەدا دەژین یعنی یەکێک لە گرفتە هەرە گەورەکانی خەڵکی ڕاپەڕی و وەچب ئەو پێشمەرگە سادەکان و بەدەر لە بەرپرسە باڵاکان پێشمەرگەی سادە و چ خەڵکی ڕاپەڕیویش یەکێک لە گرفتە هەرە گەورەکانی کە ڕوبەڕووی بوونەوە لە دوای ڕاپەڕین بریتی بوو لەوەی کە لە نێو ڕووداودامانەوە ئەنی لە خۆش خەیاڵێکی گەورەدا ژیان بەڕاستی ئێمە پێمان وا بوو ڕاستیەکەی هەر بە حقەتی بەشێکی هەرە گەورەیە دەتوانم بڵێم ئەکسەرێتی ڕەهای خەڵکی کوردستان بە خوێندەوار و نەخوێندەواریەوە بە پێشمەرگەی ئاسایی و خەڵکی تریشەوە ڕێخستنەکانیشەوە پیان وا بوو بەڕاستی ڕاپەڕین ئیدی تەواو کۆتایی بۆ هەموو شتێکی بەعزداناوە لە منیشتیمانەدا چونکە ئێمە سەرەتا قەناعەتمان وا بوو کە یا خەڵک قەناعەتی وا بوو کە ڕاپەڕین بەتەنها بریتی نییە لەوە دەرنان و کۆتایی هێنان بە دەسەڵاتی بەعز تەنها وەکو دەسەڵاتێکی مجرد بەڵکو بریتە لەوەی کە هاوشانی کۆتایی هێنان بەم دەسەڵاتە ڕووتە هاوشانی ئەوە تۆ کۆتایی بە جۆرێک لە ستەمکاریش دێنی کە ستەمکاری بەعسە جۆرێک لە کۆتایی بە کەلتوری بەعز دێنی و کۆتایی بە بەعسیزم دێنی ئەمە گرفتە قورسەکەی کە ئێمە ئێستا کۆتاییمان بەعسیزم ئەمە تەواو ئێمە نێو ئەم ڕووداوەدا ژیان ئێمە پێمان وا بوو ڕاپەڕین بەڕاستی لە دۆزەخێک ڕزگارمان دەکات و دەرگای بەهەشتێکمان بەسەردا دەکاتەوە خەونی ئێمە ئەمە بوو ئەمە لە خەیاڵدانی ئێمەی مرۆڤی کووردا بوو لەم سەردەمەدا پێمان وا بوو ڕاپەڕین دەتوانێت قۆناغە سەختەکانی ژیانی ئێمە بە تەواوی کۆتا پێبهێنێ هیچ شۆڕشێک ناتوانێت ستەمکاری تەواو کۆتایی پێبهێنێ ئەگە خەڵک لە نێوان ئازادی و بێدادیدا جیاوازی دانەنێ لە نێوان بێدادی و دادپەروەریدا نەتوانێت جیاوازی دابنێت جیاوازی لە نێوان ڕووناچی و تاریشی دانەکات جیاوازی لە نێوان زاڵم و مەزڵوم دانەکات هیچ شۆڕشێک لە مێژوودا ناتوانێت کۆتایی بەستەم بهێنێ کۆتایی بە زوڵم بهێنێ کۆتایی بە بێدادی بهێنێ ئەگەر ئینسان هوشیار نەبێ بەوە ئەگەر ئینسان هوشیار نەبێ بە ناسینی دادپەروەری و بێدادی لێکیان جیانەکاتەوە ئێمە بەڕاستی لە دوای ڕاپەڕیندا نەماتوانی ئەم جیاوازیە دابنین ئەم جیاوازیە نەبوو بە خاڵی جاکەرەوەی نێوان ئێمە و هێزێکی ستەمکار
ئێمە و هێزێک کە بێدادی دەکات، ئێمە و هێزێک کە دەست دەخاتە ناو ئینجازاتی نیشتیمانیەوە، ئێمە و هێزێک کە دەوێت هەیمەنەی حیزبی، هەیمەنەی شخصی، هەیمەنەی زۆر جار لە هەیمەنەی بەڕاستی حیزبیش بچووکتر هەیمەنەی بنەماڵەیی و عقلی خێڵەچانە بێنێتە ناو سیستەم و بێنێتە ناو ئیدارات و بێنێتە ناو زانکۆکان و بێنێتە ناو سوپا و بێنێتە ناو کۆی دامەزراوە شەرعەکانی ئەم هەرێمە کە لە دوای ڕاپەڕینەوە وەکو ئینجازی ڕاپەڕین و وەکو ئینجازی نیشتیمانی گەورە دەبینران و بەڕاستیش ئینجازی نیشتیمانی گەورە بوون لە مێژووی ئێمەدا وەکو کورد. بەڵام دوجار ئێمە بە خەونی مانەوە لە نێو ئەم ڕووداوەدا کە دەتوانێت کۆتایی بە هەموو شتەکان بێنێ و خاڵی کۆتایی بۆ هەموو شتێک دابنێ ئەم خەیاڵە ئەم مانەوەیە لە نێو ڕووداودا ناوم ناوەمانەوە لە نێو ڕووداو ئێمە لە نێو ئەم ڕووداوەدا ماوینەوە نەمانتوانی تەجاوزی ئەم ڕووداوە بکەین. ئەم ڕووداوە جۆرێک لە تەغزیەی ڕۆحی ئینسانی ئێمەی کە تاوەکو بە ئێستای گەیاندووە، تاوەکو بەم دۆخی ئێستای گەیاندووە. پێمان وا بۆ ڕاپەڕین تەواویدی هەموو شتێک کۆتایی پیان لە ڕاپەڕین، هەموو شتێک بەستمەوە نییە دەرگای باشتر بووە، پێمان وا بوو ئەم دەرگای باشتر دەکرێتەوە، پێمان وا نەبوو لە دوای ڕاپەڕینیشدا ئێمە دەبێ ئەم هێزە ئەکتیڤ و چالاکە بی نەک ببین بە هێزێکی پاسیڤ و ناچالاک و مەبەست لە خەڵک بێگومان و خەڵک و پێشمەرگەش کاکە پێشمەرگەی سادەش ئەو خەڵکی کە خوێنی ڕژاوە لە ڕاپەڕیندا و خەڵکی قوربانی داوە ئەو خەڵکەی برسی بووە ئەو پێشمەرگە سادەیە کە ئێمە دەیبینین تاوەکو ئێستاش یعنی کە جگە لە بەرپرسە باڵاکان یعنی ئێمە پێمان وانە بوو ئەم جیاوازی تەبەقیە گەورە بەرهەم دێنێ ڕاپەڕین، پێمان وا بۆ جیاوازی تەبەقیە دەکوژێ، پێمان وانە بوو ستەمکاری بە شکلێکیکە بە بەرگێکیکە ڕاپەڕین کاکە بریتی نییە لەوەی کە تۆ عەرەب گۆڕی بە کورد، بریتی نیە لەوەی کە تۆ بەعەزم گۆڕی بە حیزبی کوردی، بریتی نیە لەوەی کە تۆ ئەگال گۆڕی بە جەمانە. ئەمە ئەسڵەن دروشم و لە خەیاڵدانی ئینسانی ئێمە ئەمە ئامانجی ڕاپەڕین نەبووە، بەڵام دوجار ئەمانە کە بوون بە ئامانج خەڵک بێرنجی هەڵدەبژێرێ، خەڵک چەپڵە لێدا، خەڵک تەقدیسی ئەم هێزە دەکا کە دەیەوێت ئەم ئامانجە بکوژێ، ئەم خەونە بکوژێ، ئێمە لەناو مێژوودا مامێت و ناو ڕووداوە پەیوەندی بە خەڵکەوە ینی بێدەنگی خەڵک بێگومان بەشی پەیوەندی بە خەڵکەوەیە چونکە خەڵک لە سەرەتاوە کاکە من دەیان نمونە دەدەمێ ئێمە هێزەکانی ئێمە شەڕی ناوخۆ دەکەن خەڵک قبوڵیەتی یەکێتێک پێیاسایە پارتێک بکوژرێ، پارتێک پێیاسایە یەکێتێک بکوژرێ لە کاتێکدا ئەمە یعنی تۆ ئەو خاڵە هاو بەشانە دەکوژی کە لە ناو کە ڕاپەڕین وەکو مژدەیەک بە ئینسانی ئێمەی بەخشی، یعنی ئەمە ئینسانی ئێمە لەمەدا بەشداری دەکات چییە دەبێتە خۆراکی ئەم جەنگانە، چییە لەسەر شقامەکان ڕیز دەبێت و بەرپرسێک دێ بۆ ڕۆژی پێنجی سێ و لە کلکەی کۆڵێنەوە خەڵک ڕیز دەبێت تاوەکو چاقڕنە چەپڵە لێدا ئەوبەری شقامەکان. ئەمە خەڵکە ئەمە چییە؟ خەڵکێکە کە ڕەنگە جگە لە قوربانیدان هیچ خەونیشتری لە ڕاپڕیندا نەبێ، هیچ دەستکەوتێکی نەبێ جگە لە دەستکەوتە گشتیە نیشتیمانیەکە کە ناشرین کراوە لەسەر یعنی ئەو تێیدا بەشدار نیەن لە ناشرینکردنەکەی، بەڵام لە مشارەکەکردن لەوەی کە دەزانێت ئەم هێزە سیاسیە لێ ڕێڕەوە نیشتیمانیەکەی خۆی لای داوە و ئەم دەستکەوتانە ناشرین دەکات کە ئەو لە پێناویدا ڕاپەڕیوە دەنگ ناکە، قسە ناکە، پرسیاری نییە، ڕخنەی نییە، یعنی ئینسانێکە من حرمەتی زۆرم هەیە بە خۆشم بەشدارم لەوە، یعنی ئینسانێکە ناخود ئاگایە، ئینسانی ئێمە ناسنامەی خۆی ناناسێت، تاوەکو ئینسان ناسنامەی خۆی نەناسێ ناتوانێت ویتر بناسێ، دان بە ویتر دانانێ، یعنی تۆ بۆ ئەوەی خۆت بناسی ئاگایت هەبێ بە ذاتی خۆت پێویستت بە هۆشیاری هەیە، ئەم هۆشیاری وارەکە کە تۆ نەیەڵی کەسێکی تر تەجاوز بکاتە سەر ناسنامەی شخصی تۆ سەر ئاگایی تۆ، ئەم ئاگایە وا دەکە کە تۆ دام بنێ بەویتریشدا یاترا بەویتریش بکەی ئەوی تریش لە بەرامبەردا دام بە تۆ دادەنێتەوە. ئێمە دانمان بە هێزە سیاسیەکان داناوە، بەڵام ئەوان دانیان بە خەڵک دانەناو، ئەو گرفتە قورسەکەیە، یعنی دوو کاراکتەر هەنە، کارکتەرێکیان ئێمە ناوی لەدەنی میلەت، کارکتەرێکی دیان هێزە سیاسیەکانن. ئەم هێزە سیاسیانە بە هیچ جۆرێک دانیان بەبوونی میلەت دانەناوە، مافەکانی میلەتیان لە بەرچاو نەگرتووە، دادی کۆمەڵایەتیان نەهێنا، پرینسیپی هاوڵاتی بوونیان نەهێنایە وجود، جۆرێک لە مەسافەی یەکسانیان لە ماف و ئیمتیازات لە بەرامبەر خەڵکدا نەپاراست، خوێن و قوربانیدانی خەڵکیان وەکو پێویست لە بەرچاو نەگرت، وە تەنانەت سوکایەتیان بە دەستگا نیشتیمانیەکان کرد، کردیانە بەشێک لە شەڕ و جەنگ و پەلامار و قسەی زبر و توندی ناو ڕۆژنامەکان و کەناڵە میدیایەکانیان، ئەمانە خەڵک هەمووی لێ بێدەنگ بووە، واتە ئەو تۆی ئەتراف بەو دەکەی دەبێ بەشێک لەو دایمەن تەغزیە دەکەی لە هەڵبژاردن ئەوەی کە لە پرۆسە وەکو پرۆسەیەکی دیموکراسی لە مەسەلەی جەنگدا لە مەسەلەی شەڕدا تەنانەت بە ئێستاشەوە بەشێک لە خەڵکە تەغزیە ئەم ناشیرنیانە دەکات، ئەمە لێرەوە خەڵک تێیدا بەڕاستی گوناهبارە. سوپاس دەکەم کاکتوداتر گرم وڵای بەڕێز سەبارەت بۆی کە ئێمە لە ڕاپەڕین چیمان دەستکەوت خەڵک چی دەستکەوت دەگرم وڵای بەڕێز مامۆستاگەرک بەرەم وڵای بەڕێز سەبارەت بە
حکومت کە ئێمە وەکو مەسەرەن ئامانجێکی ڕاپەڕین لێ بڕوانین دوای 28 ساڵ ئێمە خاوەنی چ جۆرە حکومەتێکین و ئەو کاتە ڕوویە بۆچی ینی کە ڕاپەڕین کرا ڕوویە چۆن و ینی داوای چ جۆرە حکومەتێک دەکرا لە کوردستان. بەڵێ خۆی ڕاپەڕین لە پێناوی ئەوەداکرا کە خەڵک ئازاد بێ و لە ژیانێکی خۆشگوزەران دابژی چونکە داواکاریەکانی و خواستەکانی خەڵکی لە ئازادیەوە هەنگاو دەنێ بەرەو خۆشگوزەرانی پاشانیش بەرەو دادپەروەری ئەگەر بێت و ئێمە لە هەنگاوی یەکەمدا خەونەکانمان خولیاکانمان کۆتایی پێهات ئەو کاتە ناتوانین بگەینە ئامانجە گەورەکانی ڕاپەڕین. تشکیلکردنی حکوومەت و ئەمە کە کابینەی دوایمی حکوومەتە دوای ئەنجامدانی هەڵبژاردن و تێپەڕینی زیاتر لە 5 مانگ کە تا ئێستا لایەنە سیاسی براوەکانی ئەم هەرێمە ڕێک نەکەوتون لەسەر تشکیلەی حکوومەت ئەمە لە ڕاستیدا هیچمان بۆ دەرنەخاومان بۆ دەدەخا کە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە کە 28 ساڵە دەسەڵاتیان بەدەستەوەیە بێباکن لە بەرامبەر خزمەتگوزاری و لە بەرامبەر پێشکەشکردنی خزمەتگوزاری شایستە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر نەتوانن خزمەتگوزاری شایستە پێشکەشکەن بە تاکید بیرەوە ناکەنەوە کە دادپەروەری لە ناو کۆمەلگادا بچەسپێنن. لەبەرەوە ئەم حکوومەتی ئێستا لە ڕاستیدا حکوومەتێکە دوورە لە چەمکی حکوومەت و هاوڵاتی زیاتر هەژمۆن و هەیمەنەی حیزب بەسەری دازاڵە لە ناو حیزبێشدا دەستەیەکی دەستڕۆیشتووی ناو حیزب لە ڕاستیدا کە خۆی لە زۆر جار لە بنەماڵەکاندا دەبینێتەوە خۆی لە هەندێک کاراکتەر و کەسایەتی دیاری ناو بنەماڵەکانیشدا خۆی دەبینێتەوە. بۆیە لە ڕاستیدا حکوومەتی ئێستا کە تا ئێستا تەشکیل نەبووە و حکوومەتی پێشوەک و حکوومەتی کاربەرەکەر لە ماوەی 5 مانگی ڕابردوودا چەند ساڵی ڕابردووش ئەو قۆناغانێکەوە لە حکومڕانیدا بڕیویانن قۆناغی بەڕاستی شکست خواردوو بوون بە هەموو پێوەر و پێوداگەکانی دنیا بە هەموو پێوەرە زانستیەکان ئەگەر بێت و پێوانەی ئەدای حکوومەت پێی سەرەکەی حکوومەت لە ڕاستیدا نەیتوانیوە لە ئاستی مەهامە سەرەکیەکەی خۆی دابێت بۆ لەبەرەوەی تێوانین بۆ حکومڕانی لەلایەن دەسەڵاتدارانی ئەم هەرێمە تێڕواینێکی نادروستە تێڕواینێکە زیاتر لەسەر بەچینەی پاراستنی مافە شخصی و زاتیەکان و پاراستنی بەرژەوەندیە تایبەتەکان و بەرژەوەندی بنەماڵە و حیزب لە چوارچەوەی حکوومەتدا خۆی گرتە. بۆیە ئەو حکوومەتە نەیتوانیوە چ لە ڕابردوودا چ لەوەش کە لە داهاتوودا خەڵکی بۆ ئومێدە ناڕوان بەڕاستی بۆ حکوومەتی داهاتوو هەرچەندە ئومێد دەکەین کە حکوومەتی داهات و حکوومەتی خزمەتگوزاری هاوڵاتی بێ و حکوومەتی چەسپاندنی دادپەروەری بێ. هەمیشە ئێمە پێویستە کوی تاکەکانی کۆمەڵگا لەسەر ئەوە پەروەردە بکەین و ڕابێنین کەوا بە ئومێدەوە بشین هیچ کاتێک بێئومێدی هیچی لەشی نابێتەوە. بەڵام لە ڕاستیدا پێویستە واقع بینانەش سەیری واقعی خۆمان بکەین. ئەم واقعی کە ئێستا تێیدا دەژین و لە ماوەی ڕابردوودا تێیدا ژیاوین بەم شێوەیە بۆ حکوومەت زیاتر ئفلیج و بێدەسەڵات بووە لە ژێردەستی کۆمەڵەتاچێکدا بووە لەلایەن دوو حیزبی دەسەڵاتدار لەم هەرێمە کۆمەڵە خەڵکێکە لە ناو ئەو حیزبانشدا دەستڕۆیشتوو بوون کۆی تاکانی حیزبەکانیش دەسەڵاتیان بەسەر دەسەڵاتیان نەبوون ناو حکوومەتدا. بۆیە ئەو حکوومەتە لە ڕاستیدا لە ڕابردوودا نەیتوانیوە ئەدای مەهامی خۆی بکە بەڵکو لە داهاتوودا حکوومەت بە شێوازێک تەشکیل بێ بتوانێت ئەدای پێویستی خۆی بکە ئەگەر نا ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەوەی کە ئێستا شتێدایە بەرەو باشتر نەڕات و بەرەو خراپتر دەڕوات. زۆر باشە بەڕێز باس لەوەکت پێشتر باسی سیمای دوو ئیدارەیت کرد کە تاکو ئێستا بوونی هەیە هۆکاری چێکە ئێمە دوای ئەو مێژوە زۆرە نەمانتوانی حکوومەتێکی مەسەڵەن یەکگرت و دروست بکەین. ئێستا کوردستان بۆ ڕێک نەکەوتنیەکێتی و پارتی لە بەردەم هەڕەشەی دوو ئیدارەیدایە. ئەمە هەر لە سەرەتای دەستپێکی حکومڕانی ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە لە سەرەتاوە ئەو ئاڕاستەی گرتووەتە بێن. هەر کاتێک کە تۆ لە سیستەمی حکومڕانیدا ملیشیا و چەکداری حیزبی هەبوو لە ڕاستیدا ئەو کاتە ئەم هێزێکەوە چەکداری بەدەستە زۆرجار بە تەسریحی ڕاستەخۆش دەڵێ ئەگەر بێت و کورسیەکیش لە هەڵبژارنەکان بەدەستبێنین ئێمە دەسەڵات تەسلیم ناکەین. بۆیە ئەم جۆرە بیرکردنەوەی وا دەکات کە
دەسەڵدەستی دەسەڵات لە ناو هێزە سیاسیەکانی ناو گۆڕەپانی سیاسیدا دروست نەبێ ئەوانەی کەوا هەنگاویان نناوە لە ڕابردوودا ئەم هەرێمە بەرە و هەرێمی موسەساتی بڕوە موسەساتەکان ڕۆڵی خۆیان ببینن هێزی چەکدار لەم هەرێمەدا هێزێکی یەکگرتوو بێ و خاوەنی یەک سیاسەتی خارجی و یەک دیپلۆماسیەتی دەرەکی بێن و لە هەمان کاتیشدا خاوەنی یەک داهات و یەک سەرچاوەی دارایی بێن و کۆی ئەو موسەساتانەی کەوا لە هەرێمێکی یەکگرتوودا پێویستە ئەم دوو هێزە لە ڕابردوودا هەنگاویان بەو ئاراستێنەوە بەڵکو بە پێچوانەوە بە ئاراستەی زاڵکردنی هەژمونی حیزبی خۆیان بەسەر ئەو موسەساتانەدا بۆیە لە هەموو کاتێکدا ئەم دوو هێزە لە ئەگەری بەیەکەوە نەکرانیان لە ئەگەری لێکترازانیان ئەگەری لێکترازانی هەرێمەکەش دەبێتە ئەگەرێکی حەتمی واقعی. بەڵێ سوپاس دەکەم لەبەرەوەی کە ئەم ئەگەری دروستبوونی دوو ئیدارەی لە کاتی پێکناهاتنی دوو هێزی خاوەن چەکدار دوو هێزی خاوەن علاقاتی خارجی دەرەکی جیاواز دوو هێزی خاوەن دارایی دوو هێزی خاوەن دەستگای ئەمنی دوو هێزێک هەمویان خاوەنی کۆمەڵێک موسەساتی هەژمونی دەسەڵاتن بۆیە ئەگەری دروستبوونی دوو ئیدارەی ئەمەگەر هاوکێشە سیاسیە ناوچەیی و نێودەوڵەتیەکە مساعد نەبێ ئەگەرنە هەموو کاتێک ئەگەر دوو ئیدارەی وازەحیش نەبێ بە مەزمونی تا ئێستا دوو ئیدارەی وجودی هەبووە. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا کاک دکتۆر سەبارەت بە مەسلەی مامەڵەی هەردوو هێزەکە مەسەلەن لەگەڵ دام و دەستگاکان لە دوای ڕاپەڕینە مامەڵەیەکی چۆن بۆ یاخود ڕاپەڕین چی لە ژیانی خەڵکی کوردستان گۆڕێوە؟ لە ڕاستیدا ڕاپەڕین ئینسان دەتوانێت بڵێ ئینجازاتی گەورەی هەبووە ینی ئەم ئینجازاتانە چۆن دوجار بکەرەکانی نێو ڕاپەڕین و ئەوانەی کە دەسەڵات بەڕاستی احتیکار دەکەن لەم نیشتیماندا چۆن مامەڵە لەگەڵ ئەم ئینجازاتان دەکەن ئەمایان دوشتە دەبێت لێکیان جیا بکەینەوە. ڕاپەڕین ئێمەی لە ستەمکاریەکی ئەجگار گەورەی دەسەڵاتی بەعز بەڕاستی ڕزگار کردووە ینی جۆرێک لە فەزای ئازادی لەم نیشتیمانەدا خوڵقاندووە ئەگەر چی ئەم ئازادی تا ئەندازەیەکی لەژێر پرسیاردا بێت. ڕاپەڕین توانیوێتی لانی کەم ئینسانی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان بە هێندێشت و کللتور و سەقافەی نەتەوەی خۆی ئاشنا بکاتەوە. ڕاستە لە زۆر ڕووشەوە ڕەنگە لە زۆر باریترەوە ڕاپەڕین ئێمە ڕاپەڕین وەکو ڕووداوێک تەبەن بەڵام بکەران و ئەوانەی کە قسە لەسەر دەسەڵاتە ڕاستیەکەی لە ئەوانەی کە دەسەڵات دەگرنە دەست لە دوای ڕاپەڕین تۆ لە دوای ڕاپەڕیندا بەڕاستی کۆمەڵێ دەستگای نیشتیمانی دێتە وجود لەم نیشتیماندا کە لە تاریخی ئێمەدا بێوێنەوە بەڵام دوجار چۆن مامەڵە لەگەڵ ئەم دەستکەوتە نیشتیمانیانە دەکرێت ئینجازی گەورەی وەکو پەرلەمان و هەڵبژاردن دێتە پێشێ هەڵبژاردن ئێمە یەکێک لە جونگە گرنگەکانی دنیای دیموکراسی هاوچەرخە بەڵام دوجار چۆن مامەڵە لەگەڵ هەڵبژاردن دەکرێت ئەمە پرسەکەیە چۆن مامەڵە لەگەڵ من لێرەوە بوو مامەڵەکان چۆن من لێرەوە و پەرلەمانە ویستم ئەوە بڵێ من لێرەوە پرسیارەکەم لە وەڵامی پرسیارەکەی پێشتریشدا هەرەوەم گوتیانی خەڵک لێرەوە بەرپرسیارەتە گەورەکەی دەکەوێتە ئەستۆ تۆ پرۆسی هەڵبژاردن دێتە پێشی یەکەم ئەزمموی هەڵبژاردننی دیموکراسیانە لە وڵاتی ئێمەدا دیموکراسیان ناودووکەواندا تەبان کە لە وڵاتی ئێمەدا دێتە پێش ینی مامەڵی دیموکراسیانەی لەگەڵدا ناکرێت ئەم دوو هێزە سیاسی کە لە وڵاتی ئێمەدا هێزی سەرەکی بوون ئەو کات پارتی و یەکێتی تا لێواری شەڕی ناوخۆ ڕۆیشتن لە ساڵی 92 لەسەر قبول نەکردنی نەتیجەکانی هەڵبژاردن داخوا کامیان قاچی کورسێکی زیاتر و کامیان قاچی کورسێکی کەمترە لێردا دەستکەوتی نیشتیمانی و ئینجازی نیشتیمانی و دروستکردنی پەرلەمان کۆتایەتێکی نامێنێ و هێشتا دروست نەبوو پەرلەمان و کاتەکە قسە لە هەڵبژاردنەکە دەکەم ینی تۆ ئەو کاتە هەست دەکەی خەمخۆری بۆ دروستکردنی ئەم دەستگایە خەمێکی ڕاستەقینە نییە خەمێکی نیشتیمانی ڕازگۆیانە نییە خەمێکە بەڕاستی لە پشتیەوە دەیان درۆی گەورە و دەیان پەیامی ناڕاست و دەیان دروشمی ناڕاست خۆی هەشارداوە ئێمە توانای خوێندنەوەی ئەم پەیامە ناڕاست و ئەم درۆ گەورانە و ئەم دروشمە ناڕاستەقینانەمان نەبوو کە شۆڕجێڕانی شاری بەرزیان بۆ لە دوای ڕاپەڕیندا چکە دوجار کە نەتیجە والحاصل وا قبوڵی دەکەن کە لەسەرەمە ڕێک دەکەون 50-50 ئەم ڤایرۆسی 50-50 بە 50 کە هاتە ناو مێژووی ئێمە وەکو چەمکێکی سیاسی و ئیداری ئەم دەردەکوشندانی تری بە دوای خۆی داهێنا هەم پەرلەمان دوجار بوو بە شوێنی یەکلاکردنەوەی سراعە
هیچ ئەو سەرعانێک هیچ بەهایکی نیشتیمانیان تێدا نەبوو جگە لە زیان گەیاندن بە بەها نیشتیمانیەکان هەم پەرلەمان بوو بەو جێگە ئەم دەستگای نیشتیمانیە گرنگە بوو بەو جێگە ترسناکە هەم بەڕاستی حکوومەتیش بوو بە بەشێک لە خودی شەڕەکە ئەمە سەرەتای مامەڵەکردنی یعنی سەرەتای ئەزمونکردنی خەڵکی ئەزمونکردنی دەسەڵاتی کوردی بوو لەلایەن خەڵکەوە کە دەبایە پرسیاری لا دروست بێت ئێمە پرسیارمان لا دروست نەبوو ڕاستەکەی ئێمە نەکەوتینە ئێمە شۆک نەبووین ئێمە تووشی سەدمە نەبووین لەوەی کە پەرلەمان دەبێتە شوێن بۆ سڕا لەوەی کە حکوومەت دەبێتە بەشێک لە ململانێ حکوومەت دەبێتە بەشێک لە خوێن دەبێتە بەشێک لە خوێن ڕشتنی لاوانی وڵاتەکەی خۆی دەبێت یەک دنیا مزعفاتی کۆمەڵایەتی بەدوای خۆی دادەهێنێت جەنگەکە هێشتا پرسیار لای ئێمە دروست نەبوو ئێمە هەر ئەو بنیادەمە ئەم ئینسانە بووین کە بە چەپڵەوە پێشوازیمان لەم هێزانە دەکردەوە ئەمە گرفتە قورسەکە بوو لێرەوە من دەڵێن بەرپرسیارەکە ناوبڕێکمان دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریێزیان بەخشەکانی تێدا نییە ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر پێشتر بەڕێز دوتت ئێمە کە ڕاپەڕینمان کرد نەمانتوانێت کللتوری بەعز لە کوردستانە بە تەواوەتی بنەبڕکەین یعنی مەبەست لەوە چی بێستە دوای 28 ساڵ ئەو کللتورە ماوەوە چیە گەر ماوە لە ڕاستیدا ئێمە بەعز وەکو دەسەڵاتێک ئیدی هات و ڕۆیشت بەڵام وەکو کللتور ماوەتەوە هەم لە کوردستان و هەم لە عێراقیشدا ماوەتەوە چکە ئێمە شەڕی ڕاستەقینەی ئەم کللتور و بەهافکریانەی بەعسمان نەکردووە ئێمە لە ڕاستیدا دەتوانم بڵێم بەعسی زممان هەر نەناسیوە ئەوەی کە بەلامانەوە گرنگ نەبوو ئێمە خۆمان قەناعەتمان وا بووە کە لە ڕاپەڕیندا ئێمە شەڕی ئەم کللتورەش دەکەین ئێمە بەتەنها بەعز وەکو دەسەڵاتێکی ڕوت فڕێ نادەین ئەم دەوی سنوورەکانی هەرێمی کوردستانەوە بەڵکو ئەم کللتورەشی لەگەڵ فڕێەکانی چین کە بەڕێز پێ دوایە ماوە ئێستا لە کوردستان و لە عێراقیشە کللتوری بەعز لە سیاسەتدا هەیە بەعز هێزێک بوو هێزێکی فاشی بەمانای کەلیمە هێزێک بوو لە ناو هەموو جونگە هەستیارەکانی ژیانی ئینسانی ئێمەدا جێگای هەبوو باز یەکێک بوو لەو هێزانەی کە زۆر بەوردی کاری لەسەر سایکۆلۆژیا و پێکاتی کۆمەڵایەتی ئینسانی عراقی دەکرد بەگشتی بەستم کوردیشە چ ئەوانەی لە شاخ و لەشکەوتەکان بوون و چ ئەوانەی کە لە ئێران بوون و چ ئەوانەی کە لە ناو شاریشدا ژیاون یعنی بەعز لە هەموو ئانەدا کاری کردەوە و کاریگەری خۆشی داناوە بێهۆنیە کاکە جان ئێمە بەدەیان حرمەتم هەیە بەدەیان خەڵکی جاسوس لە ناو هێزە شۆڕەجارەکاندا دەردەچێت ئەمە چێنراوی بەعسە واتە دەستی گەیشتۆتە ناو دوورترین مەوداکانی هێزە سیاسیەکانیش لە شاخەکان و لە ناوەشکەوتەکانیشدا ئەم کللتورە بەعز بە جۆرێک مامەڵەی دەکرد لە ناو پەروەردە لە ناو سیاسەت لە ناو ئیدارەدا لە ناو سوپادا لە ناو پەیوەندی کۆمەڵایەتیدا هەموو شتێکی دەویست لەسەر شێوە و وێنەی خۆی دروستکاتەوە واتە ئینسانێک دروستکە ئینسانێکی بەعسی بێ وەکو بەعز بە شەقامدا بڕوا وەکو بەعز مامەڵە لەگەڵ ژینگە بکە وەکو بەعز مەرگ دۆست بێ وەکو بەعز ینی هەوڵدا پەیامی دۆزەخی هەبێ بۆ خەڵکی تر و بۆ نەتەوەی تر ئێمە تا ئەندازەیەکی گەورە نەمانتوانی ئەم پەیامانە بگۆڕین بۆ نمونە
ئەرچی سیاست لە هەموو دنیادا بەپێی جوانترین پێناسەکانی سیاست بریتە لە پاراستنی مافی یەکسانی و ئازادی هاوڵاتیان. ئەمە یەکێک لە پێناسە جوانەکانی مفەکیری گەورەی ئەڵمانی هانە ئارێنتە یەکێک لە دەتوانم بڵێم جوانترین پێناسە معاسرەکانی سیاسەتە. ئێمە ئەم مافی یەکسانی و ئازادی هاوڵاتیانەمان نەپاراستووە. کاتێک کە تۆ ئەمە ناپارێزی واتە تۆ نەتوانیوە تەجاوزێکی گەورە بەسەر ئەم کللتوری پێشودا بکەیت بەسەر ئەم کللتوری بەعسەدا بکەیت بۆی تەجاوزی ئەمە بکەیت دەبێت جیاوازی گەورە نیشاندەی جیاوازی گەورە بەتەنها بریتی نییە لە هەڵبژاردنێک کە تۆ پەرلەمان دروستکەیت بریتی نیە لەوەی کە حکوومەتەکەت بە کوردی قسە بکات بریتی نیە لەوەی کە تۆ سیارەکەت بە شەقامدا 200 سیارەی تری بەدواوەیە دەبێت ژیان بۆسێ لەم ناوچەیەدا کە تۆ بە شەقامدا دەڕۆی ئەمە دەبێت ئەم کللتورە کۆتایی بەرز کللتوری بەعس لە کوردستانە هەیە سەدامیشمان هەیە لە حکومڕانی من ڕاستەکەی من ناتوان بڵێم سەدام لە حکومڕانیدا هەیە بەڵام بۆ شاهیدی ئێمەمانەوەی ئەم کللتورە ینی مزعفاتی ئەم کللتورە تاوەکو ئێستا لە پەروەردەی ئێمەدا زیندوێتی هەیە تۆ لەسەر بنەمای حیزبی کادری پەروەردە دادنەی تۆ لەسەر بنەمای حیزبی کادری خوێندنی باڵا دادنەی تۆ لەسەر بنەمای حیزبی کادرێک لە دەستگایەکی دادنەی کە هیچ پەیوەندی پۆستی سیادی دیە پەیوەندی بە حیزبەوە نیە یعنی خودی وەزیفەی حیزب لە وڵاتی ئێمەدا لە ژێر پرسیاردایە یعنی ئەم وەزیفەیە کە وەزیفەی حیزبە تەجاوزی دەکا وەزیفەی حیزب جێبەجێ ناکە. سپاس دەکەم دکتۆریان دەتەگەرم و لای بەرز مامۆستا گەبگرن و لای بەرزت سەبارەت بە بەرهەم و دەستکەوتەکانی ڕاپەڕین ئایا کێ سوودمەند بوو لە بەرهەمەکانی و دەستکەوتەکانی ڕاپەڕین؟ بەڵێ لە ڕاستیدا سەبارەت بە دەستکەوتەکانی ڕاپەڕین ئەوەی کە دەبیرێت تەنها چینێکی دیارەکراوە لە ناو کۆمەلگادا پێی بوونە ملیاردێر و خەڵکیش ئێستا لە ژیانێکی زۆر سەخت و ناڕەحەتدا ژیان بەسەر دەبات بۆیە چین و توێژێکی دیارەکراو لە کۆمەلگادا توانیویانە بەهرەمەند بن لە دەستکەوتەکانی ڕاپەڕین بە شێوەیەکی لاوەکیش بەشێکی تر یان خەڵکی تر بەهرەمەند بۆ لە دەستکەوتەکانی ڕاپەڕین بەڵێ وەکەوەی کە کاوتر ئاماژەی پێکرد ئێمە لە دەستپێکی ڕاپەڕیندا هەنگاومان ناوە بەرەو دروستکردنی مؤسسات و بەرەو دروستکردنی پەرلەمان و بەرەو دروستکردنی ئیرادەی هەڵبژاردن بەڵام ئەگەر بێت و هەڵبژاردن ئەنجام بدرێ ئیرادەی تاکەکان تێک بشکێنێت لە ڕاستیدا هیچ مانایەک بۆ هەڵبژاردن نامێنێتەوە لەبەرەوە تۆ تاکە وەسیلەیەکەوە خەڵک تێیدا ئومێدی بە گۆڕانکاری بە چاکسازیە بێت بریتی بێ لێوێزگەکانی هەڵبژاردن سەر سندوقەکانی دەنگدان بەڵام ئەوێش بێ ئومێدی ببەشێتەوە بەسەر خەڵکیدا و لەوێشەوە خەڵک بێ ئومێد بەرامبەر بە سندوقەکانی دەنگدان لە ڕاستیدا خەڵک دووچاری جۆرێک لە کەبوونی ئیرادە بووە لە لەدەستدانی ئیرادە بووە بۆیە لە ئەنجامی ئەم جۆرە دەستەمۆکردنەی خەڵک و ئەم جۆرە دەستەمۆبوونەی خەڵکانێک کە تا ئێستا بە ناشایستەی و بە نادرستی بەهرەمەند بوون لە دەستکەوتەکانی ڕاپەڕین بەهرەمەند بوون خەڵکانێکی تریش هەیە لە ڕاستیدا دەبێت ئاماژە بۆ بکەم کە بوونەتە پێگە و کۆڵەکەی ڕاگەری ئەم دووهێزە بە شێوەی نادروست لە ڕاستیدا بەهرەمەند بوون لە دەستکەوتەکانی ڕاپەڕین خەڵکانێکی زۆرمان هەیە ئێستا لە دام و دەستگاکاندا بوونەتە ئەرک و بارێکی قورس بەسەر حکوومەت و بەسەر داهاتی حکوومەت چونکە بە شێوەیەکی ناشایستە ئێستا موچەیەکی خارنشینی ناشایستەی بۆ بڕاتوە لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ سەرجەم ئەو بەڕێزانێکەوە بە شایستەیی گەیشتونەتە قۆناغی خانشینی چ لە خزمەتی چەکداری پێشمەرگایەتی چ لە خزمەتی مەدەنی بەڵام لە هەمان کاتژدارە بین لە پاڵ ئەودا خەڵکانێکە بۆ کە لە ڕابردوودا هیچ جۆرە خزمەتێکی لە بواری سەربازی و لە بواری خزمەت بە ڕابردوو مێژوی ئەو میلەتە نەبووە بەڵام ئێستا بە موچەیەکی بەرز خانەنشین کراوە لەسەر بنشینەی مەحسوبیەت و مەنسوبیەت کۆمەڵە خەڵکێک کراوەتە ئەرک و بار بەسەر داهات و قوتی خەڵکەوە بە پلەی باڵای وەزیر و وەکیل وەزیر و مدیرعام خانشین کراوە لە کاتێکدا کە بۆ تەنها ڕۆژێکیش ئەو پلە و پۆستە باڵانەی نەبینی و خزمەتی تێدا نەکردووە بۆیە لە ڕاستیدا ئەوانەی کەوا بەهرەمەند بوون لە دەستکەوتەکانی ڕاپەڕین بریتین لە دەسەڵاتداران و ئەو کەسانش کە بوونەتە پێگە بۆ وەڕاگر بۆ پاڵپشتیکردنی وەستانی ئەم
دەسەڵاتە لەسەر پێی خۆی. زۆر باشە بەس ئەو لێکترازانەیەکی ئێستا لە نێوان خەڵکو و لە نێوان دەسەڵاتە هەیە لە ساتی ڕاپەڕین مەسەلەن بۆچی ئەم لێکترازانە دروست بوو یاخۆت ئێستاگەر مەسەلەن پێناسەیەک بۆ ئەو دۆڵە بکەی کە خەڵک تێدایە و لەگەڵ ئەو دۆڵەش کە دەسەڵات تێدایە جیاوازەکان چییە لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا؟ خەڵکی لە کاتی لە ڕابردوودا بۆیە ڕاپەڕێ بۆ ئەوەی کە بڵێ ئەگەر هەبوو بۆ هەمووان و ئەگەر نەبوو لە هەمووان، بەڵام کاتێککە ئێستا دەبینێ ئەوەی کە هی خۆیەتی بۆ خۆی و بەشی ئەویش دەخوات بەشی کۆی خەڵکی دەخوات و تێریش نابێ، بۆیە لە ڕاستیدا ئەمە دەبێتە درزێکی قوڵ لە نێوان دەسەڵاتداران و لە نێوان هاوڵاتیانی هەرێمی کوردستان. جگە لەو کەسانێکەوە وەکو پێشتر باسم کردبوونە تا کۆڵەکەی ڕاگەری ئەم هێزە دەسەڵاتدارانە بە شێوەی ناشایستە و گەندەڵی بوونەتە خاوەنی ئیمتیاز و مەسلحەت و بەژەوەندی لە ژێر سایە و سێبەری ئەم دوو هێزە دەسەڵاتدارە لەگەڵ ژمارەیەشتر لە خەڵکیکەوە بێئومێد بۆ لە پرۆسەی گۆڕانکاری و چاکسازی لە هەرێمی کوردستان ئەوانە وایان کردووەکەوە دەرزەکە لە نێوان دەسەڵات و لە نێوان هاوڵاتیاندا قوڵتر بێ و خەڵکی بە شێوەیەکی گشتی لە وادی و شیوێکدا دەژی، خەڵکی دەسەڵاتداریش لە قۆناغ و لە شی و دۆڵێکی تردا دەژی، ئەوان کۆی تاکەکانیان کۆی ئەندامانی خێزانەکانیان لە قوتابخانە نمونەیە ئەهلیەکاندا دەخوێنن لە جامعاتی عالەمی و ئەهلی دەخوێنن بە تێبڕی تێچوونێکی زۆر، بەڵام هاوڵاتیانی ئەو هەرێمە خەڵکە فەقیر و ڕەشوڕوتەکە منداڵەکانیان لە ناو دامدەستگا ناپێویستەکان لە ڕاستیدا یاخۆت ناتواناکانی حکوومەتدا پرۆسەکانی خوێندن و پرۆسەکانی خزمەتی تەندروستی و کۆی ئەو پرۆسانی کە لە ژیاندا هەموو تاچێک پێویستێتی ژیان گوزەر دەکات. بۆیە لە ڕاستیدا جیاوازێکی زۆر کەوتۆتە نێوان هاوڵاتیان و خەڵکی دەسەڵاتداری ئەم هەرێمە. سوپاس دەکەم مامۆستا دکتۆر بگەرم و لای بەڕێزت سەبارەت بە بەڕێستان دکتۆراتان هەیە لە مێژووە شۆڕشی زۆرتان خوێندێتەوە، هەموو شۆڕشەکانی دنیا چیرۆکی دەوڵەمەند بوونی شۆڕژگێرەکانی تێدایە، ینی وەکەوەی ئێستا لە کوردستانە هەیە؟ لە ڕاستیدا ئەمەی کە لە کوردستاندا بڵێ لە زۆر شوێنی تریشدا هەیە، ئەمە بەتایبەت لە ڕۆژهەڵاتداوە لە مێژووی وڵاتانی تریشدا هەیە، بەڵام بۆ ئێمە دەبێت جیاوازی قۆناغەکان من زۆر جات لە ڕاستیدا لە گفتوگۆش لەگەڵ دۆست و برادران کە دادەنیشین یعنی ئەو گفتوگویانە دێنە پێشەوە زۆر لە سیاسەکانی ئێمەش بوو پاساوهێنانەوە بۆ ئەو هەموو نەعەدالەتی و ئەو هەموو پەلامارە بۆ سەر ئازادی و بۆ سەر دەستکەوتی نیشتیمانی دەکرێت لەم نیشتیماندا پاساویەوە دێنەوە کە شۆڕشی میلەتانی شەروا بۆ شۆڕشی میلەتانیش فەسادی تێدا بۆ شۆڕشی میلەتانی شەڕی ناوخۆی تێداوە شۆڕشی میلەتانیش خوێن و قوربانی تێدا بووە، بەڵام ئێمە دەبێت جیاوازی لە قۆناغەکان نابکەین. ئێمە نە لە سەردەمی سەورەی فەڕەنسیدا دەژین و نە لە سەردەمی شۆڕش خوێندکارانی فەڕەنسیدا دەژین و نە لە سەردەمی حربی ئەهلی ئەمریکیدا دەژین، ئێمە لە ڕۆژگارێکدا و نە لە سەردەمی حرۆبی دینی ئەوروپیدا دەژین، ئێمە لە ڕۆژگارێکدا دەژین کە سەدەی 21ە، یعنی لە سەدەی 21دا ئێمە ئەو ڕۆژگاری سەردەمی شۆڕشی فەڕەنسی ڕەنگە کەسێک لە وڵاتەدا ناوی شۆڕشی فەڕەنسی نەزانێ بێت لەبەرەوەی هیچ وەسیلەیەکی گەیاندن نەبووە، ینی ئامرازی پەیوەندی وجودی نەبووە. کاتێک کە تۆ بەڵام لە ئێستادا کە بچووکترین ڕوودا و لە دوورترین ویلایەتی ئەمریکی لە ئەمریکای جنوبیدا لە هەر شوێنێ ڕوودەدات تۆ بە چرکەساتێک ئەم هەواڵە دەبیستی، واتە ئەم قۆناغە زۆر جیاوازە. کاتێک کە تۆ هەواڵەکە دەبیستی بە تەنها بریتی نییە لە نەقلکردنی هەواڵێک لە ڕێگای میدیایەکەەوە، بەڵکو بریتە لەوەی کە ئەم هەواڵە کاریگەریدا دەدێ، ئەم هەواڵە نەقل دەبێ. شۆڕشی بەهاری عەربی لە وڵاتانی عەربیدا چۆن بە خێرایی تەشەنەی کرد، ئەمە ئەگەر لە قەرنی 19 وایە بەم شکڵە تەشەنەی نەدەکرد، بەم شکڵە نەدەگوازرایەوە، گومانی تێدا نیە. شێت ئەم هەواڵە دەبیست کە بۆ عەزیزی بەهۆی ستەمکاری دەسەڵاتی زین العابدینەوە خۆی دەسووتێنێ، خۆی عەربانەکەی بەیەکەوە دێت. یعنی ئەم قۆناغە جیاوازە، ناکرێت ئێمە بە پێوەرەکان و معیارەکانی سەدەی 19 بین ئەم سیاقە سیاسی و مێژووی کۆمەڵایەتیە تەقیم بکەین، پێوانەی بکەین یا هەڵی بسەنگێنین. بۆیە ئێستا زۆر جیاوازە، ئێستا ناکرێت ئێمە یەک دنیا ئەزمموی دنیامان لەبەردەستدایە، یەک دنیا ئەزمموی جوان و یەک دنیا ئەزمموی ناشرین و مخەیرین لە بەردەم هەڵبژاردندا. چاو لە کامیان دەکەین؟ چاو لە وڵاتی وەکو سەنغافورا دەکەین لە ئێستادا کە وڵاتەکە دەکات بە بەهەشت بۆ خەڵکی خۆی،
لە وڵاتێکی کە پڕ بووە لە مێشوو لە گۆما و خەڵک ژیان نەیتوانی ژیان تێدا بکە بۆ چاو لە وڵاتێکی وەکو مالیزیا ناکەین بۆ چاو لە وڵاتێکی وەکو سنگافورە ناکەین بۆ چاو لە وڵاتێکی وەکو ڕواندا نا کاکە ڕواندا نزیک بە 1 ملیۆن ئینسان لە ساڵی 94 ئەگە بە هەڵەدا نەچوو بووم 1 ملیۆن ئینسان لە بینی هەردوو قەبیلەی هۆتۆ و تۆتسی کوژران لە شەڕی ناوخۆی ئەم دوو قەبیلەیەدا بەڵام ئێستا بۆ بە وڵاتێکی جوان لە ئەفریقا سەرکردەیەک هاتووە پەیامێکی جوانتری پێیە چۆن تەعامل دەکات چۆن تا چەند سلبیاتی هەیە بەڵام توانیوێتی لانی کەم پرۆسەی زەواز لە بینی ئەم دوو خێڵەدا دروست دەکاتەوە باش بەس سەرکردەکانی مەچیان بەیەکەوە ژیان لە بینی ئەم کاتمان زۆر کەماڵیان پێشکەش کردی لە ڕاستیدا سەرکردەکانی ئێمە ئەم حەماسی ڕاپەڕینەیان کوشت ئەم خەونەی ئینسانی ئێمەیان کوشت و ئەم ئیرادەی کە ئینسانی ئێمە لە بەرامبەر بە ئەسپی وەیسا و ئەم ئیرادیان تێکشکاندووە و کۆی مؤسساتی ئەم نیشتیمانیان لە ژێر هەیمەنی حیزبیدا کۆنتڕۆل کردووە و ئینسان و وجودی ئینسانی ئێمەیان خستویانتە گەڕ بۆ داگیرکردنی وجودی ئینسانی باش ئەگەر پێناسێکی ئەو دۆڵەمان بۆکەی بە کورتیەوەی کە لە سەڵاتدار تێ ئەوی میلەتی تێ ئێستا وڵای لە ڕاستیدا پێناسە پێم وایە یەکیان لە بورجی ئاجەوە سەیرێوی تر دەکات دەسەڵات لە بورجی ئاجەوە سەیرێوی تر دەکات بۆیە هەمیشە بچووک دەبێت خەڵک دەبێت بە شێوەندە هۆشیاری هەبێت کە چیترم بچووکە قبول نکات بەڵێ سپاس دەکەم مامۆستا زۆر بە کورتی پێدوایە دوای ئەو مێژە زۆرە دەبێت چی بکەین بۆەوەی کە بەڕێزوتت و دکتۆریش پێوا بوو کە مامەڵێکی نادووست لەگەڵ دەستکەوتەکانی ڕاپەڕین کراوە بۆی ئێمە ئەم ڕووداوە شتێ بپەڕێنین ئێمە پێویستە لەسەر هەردوو ڕەهەندی دەسەجەمی و حیزبی و ئەو هێز و تەوژمانێکەوە کاریگەریان لەسەر واقعەکە هەیە و لەسەر ڕەهەندی جەماوەریش کار بکرێت پێویستە ڕەهەندە حیزبیەکە یاخود ئەو هێز و تەوژمانی کە لە گۆڕەپانی سیاسیدان هەمیشە ئەوە لە خەون و خولیاندا بێت ئەم دەستکەوتانەی ڕاپەڕین بە نیوە ناچڵی کە بەدەست هاتوون و بەلاڕێدا براون پێویستە جارێک شتێک لە دڵ و دەرونی هاوڵاتیاندا زیندوو بکرێنەوە بە ئاراستەی چاکسازی و بە ئاراستەی باشکردنی گوزەرانی خەڵک و بە ئاراستەی باشکردنی ئەو بارودۆخی کە ئێمە تێدای خەڵکی ئاراستە بکەن و پێویستیشە کار لەسەرەوە بکەین کە هۆشیاری تاکەسی تا خەڵکی بەرزکەینەوە بە ئەندازەیە کە بتوانێت ڕەش و سپی لێک جیاکاتەوە کە بتوانێت چاک و خراپ لێک جیاکاتەوە کە بتوانێت خۆی لەژێر هەژمونی خەڵکانی گەندەڵ و داسەپا و بەسەر ئەو میلەتەدا دەرباسکە بتوانێت خاوەنی ئیرادەی خۆی بێ بتوانێت خاوەنی قسەی خۆی بێ و لەگەڵ ئەو هێزب تەوژمانەدا تەبابێکە دەیانەوێت لە داهاتوودا خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن ئەو خەونە بەدی نەهاتوانەی کە لە ڕاپەڕین 28 ساڵ لەمەوبەر بەدی نەهاتووە یاخود بەلاڕێدا براون بیان خێنەوە سەر ڕێزکەوتەی بازی خۆ و لە داهاتووشدا هەنگاو بنرێ بۆ ئەوەی کەوە ئامانجە گەورەکانی ڕاپەڕین کە لە ڕابردوودا جێبەجێ نەکراوە نەهاتوونەتە دی هەنگایان بۆ بنرێ بۆ هێنانەتیان لە گرنگترینیشیان بریتە لەوەیەکەوە ژیانێکی خۆشگوزەران و شایستە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و چەسپاندنی دادپەروەری لە ناو خەڵکیدا و چەسپاندنی بنەماکانی ئازادی دروست بۆ خەڵک و دەسەڵدەستکردنی دەسەڵات لە نێوان هێز و تەوژمە سیاسەکان لە گۆڕەپانەکەدا ئەمە بە تاکید دەبێتە زامنی و دابینکردنی و بەدیهێنانی ئامانجە گەورەکانی ڕاپەڕین. زۆر سوپاس بۆ بەڕێزان ڕزگار قادر نامیستەکەدایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە ڕانیەوە لەگەڵمان بووی هەروە دکتۆر جعفەرعەلی مامۆستای زانکۆناوی پێشوو پەرلەمانی کوردستان کە لە سۆی سەرەکی لەگەڵمان بوو. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان